اگر سری گرد خواهم نعمته که انشاءالله باشم و کیفی خودتان دولتی خودتان دولت اگر سری نگرد که اوانه که لا يستوى الله نعم لقال اوانين وخطر ووالدي بيتنو سنور دقيله ولا برسون دمين يا وقت الرجال كرويا سنور كنت كنا وما بعض امر رجال مو بلين ام كبر شيد بو سوري سي خوي بو مو خطاي او بو او وقت من حاضرم بو اما مساله سرم لسري دوبني مو بخالكتيج بو خوي اداره خوي پرسیارێک بە 5 زمان کراو بە هەموو زمانەکان بووە مای کێشە و پاشەکشە لە خەونی سەربەخۆییەوە تا چاوەڕوانی موچە و ڕیفراندۆم و سیستەمی فیدراڵی عێراق بەردیزل هەڵگرتن و نیشانەی نەوەشاندن نەخێر لە ئێستادا یاخود نەخێر بۆ هەمیشە ریفراندۆم هەوڵێک بۆ دەستکەوت یاخود دەرئەنجامەیەک بە شکست لەگەڵ تێکچوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا لە ساڵی 2013ەوە ئەوەی ڕاگەیاندنی ئابووری سەربەخۆ و فرۆشتنی ڕاستە و خۆی نەوتەوە مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێم کەوتە باسکردنی ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان لە ساڵی 2014 تا 2017 چەند جارێک باسی لە نزیک بوونەوە و دیاریکردنی کاتەکەی کرد تا دوجار لە ڕۆژی 7 حوزەیرانی 2017دا 25 ئەیلولی هەمان ساڵی وەک ڕۆژی ڕیفراندۆم دیاری کردووە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمی لە نێونەرایەتی حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێم بێجگە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دروستکرا کە ئەوکات نوێنەری پێکهاتەکانیشی تێدا بوو هەر لەوێشەوە گوشارە نێوخۆی و نێودوڵەتەکان زیاتر بوون و وڵاتانی عێراق و ئێران و تورکیا هەڕەشەی هۆشداری و توندیاندا و وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش داوای ڕاگرتن و نەکردنیان تا کارگەیشتاوەی ڕۆژی 14 ئەیلول شاندێکی ئەمریکا و بەریتانیا و هاوپەیمانی نێودوڵەتی و نەتەوەیە گرتوەکان سەردانی مەسعود بارزانیان کرد دواتر سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوەکە دەربارەی سەردانەکە ئاشکرای کرد بە دیلێکی داوەتە سەرۆکی ئەو کاتی هەرێم لە بری ئەنجامدانی ڕیفراندۆمی ئاویش پێی وتون لەگەڵ سەکردایەتی سیاسی کورد تاوتوێ دەکات بەڵام ڕۆژی دواتر بارزانی ڕایگەیاند هیچ بەدیلێک نەخراوەتە بەردەم و لەسەر هەنگاوەکان بەرەو ڕیفراندۆم سوورن و بەردەوام دەبن و گوێ لە قسەی هیچ کەس و هێزێک ناگرن دەستپێک و هۆکاری شکست هۆکارەکان و زەمینەی شکستی ڕیفراندۆم بەر لە دەستپێکردنی ئاشکرا بوون و زۆرینەی خەڵکی کوردستان و بەتایبەتیش ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و سیاسی و چالاکوانان دریان پێدەگرت و لە ڕاگەیاندنەکانەوە هۆشداریان دەربارەی دەدا تەنانەت بەرەیەکیش بەناوی نەخێر لە ئێستادا دروست کرا و ئارگۆمنتەکان کە ئەو کات دووبارەیان دەکردەوە بوو کە دەیانگون نەزەمینەی ناوخۆی و نەدەرەکی گونجاو نییە بۆ ڕیفراندۆم ئەو کات هۆشداریان دەدا لە بێتوانایی و شڵۆقی ئابووری هەرێم و بێتوانایی لە خۆژێنیدا و ترسی داخستنی سنوورەکان کە دەبووە مای نەمانی خۆراک و دەرمان و پێداویستەکانی تر لە هەرێمدا بەڵام وێڕای ئەو هەموو هۆشداریانە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بە سەرۆکایەتی مەسعود بارزانی سوور بوو لەسەر ئەنجامدانی لە ڕۆژی دیاریکراودا پرۆسەکە ئەنجام درا و دەنگی بەڵێ لە 92.73 بەدەستهێنا و لە 107.27 دەنگدەرانیش بەناخێر دەنگیادا چەند ڕۆژی کەم دوای ئەوە ئاماژەکان دەرکەوتن و شارەکان بە شێوەیەک توونبوونەوە کە نەشیبان بارزانی سەرۆکی ئەو کاتی حکومەت ڕایگەیاند ڕیفراندۆم بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی نییە بەڵکو تەنها بۆ زانینی ڕای هاوڵاتیان بووە دواتریش بەرەبەرە حیزبەکانی ترکەوت نەگۆڕینی گوتاریان بەرامبەر پرۆسەکە و لێەوە ڕاستیەوە هۆشداریە دەرکەوت کە سەکردایەتی سیاسی و لە نێوی خۆیاندا یەکدەنگ نین و ئەوەی کۆی کردوونەتەوە ترسی بە خیانەت لە قەڵەمدانیان و ناوزەندکردنیانە بە ژایەتیکردنی سەربەخۆیی کوردستان بە تایبەتی کە ئامادەکارەکانی ڕیفراندۆم لە هەلومەرجێکداکرا پەرلەمانی کوردستان پەخرا بوو سەرۆکەکەی بە زەبری هێز دوورخرابەوە و دواتر بۆ شەرعیەتدان بە پرۆسەکە بەبێ سەرۆکەکەی کاراکرایەوە و بڕیاری پێدرا لە کۆتاییدا دەڵێم بژی کورد بژی کوردستان و بژی ڕیفراندۆم هەموو ئەوانەوەیان کە ڕیفراندۆم نەک سەر نەکەوێت ئەنجامەکەی نەپێکێت و بەڵکو دەرئەنجامی زۆر مەترسیداری لێ بکەوێتەوە لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا هەرێمی کوردستان لە سایە 50 خاکەکەی لەدەستدا و ئەو خاکەی بە خوێنی پێشمەرگە لە داعش پاراست بووی لە ڕووی سیاسیەوە ئەو هەرێمەی پێشتر قیبلگای سەرۆک و سیاسەتمەدارانی باڵای جیهان بوو بە تەواوی لە سیاسەتی نێودەوڵەتی دابڕا و ئەمە سەرباری ئەو دابڕانە تەواوەتی لەگەڵ ناوەندا ڕوویدا و بۆ هۆی قوڵکردنەوەی قەیرانی سیاسی و دارایی و ئابووری هەرێمی کوردستان و لەژێر ئەو فشارانەدا سەرۆکی هەرێم کە پێشتر چەند جارێک وادەکەی بۆ درێژکرابەوە دەستی لە کار کێشایەوە
ریفراندۆم و هاوشێوی ئابووری سربەخۆ سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە سەکردایەتی سیاسی کورد نەیتوانیوە دوور بینانە بیر بکاتەوە و بڕیار و کردارەکانی با پلان و استراتیژیەک دیراسەکراو بێت بەڵکو هەمیشە پشتی بە دیفاکتۆیەکی کاتی و گوتارێکی حەماسی و دوور لە خوێندنەوەی دروستی فاکتەکان بەسووە و پێی وایە تەنیا خەون و پێشبینەکانی خۆی ڕاستە وەک ئەوەی دوای ریفراندۆم دایانگوت چاوەڕێمان نەدەکرد ئەمریکا ڕێگا بدات ئەو تانکانەی داوێتی بە حکوومەتی عێراق دژی هەرێم بەکار بهێنرێت لە کاتێکدا ئەمریکەکان چەندین جار هۆشداری ڕاستەوخۆیان پێدان کە ئەو کارە نەکەن سربەخۆیی کوردستان و دەوڵەتی کوردی لە ئاستی هیزری و ناخود ئاگای سیاسەتوان و سەرکردەکانی بزوتنەوەی کوردایەتیدایان خەونی شاعیرانە یان بیرۆکێکی حەماسی بێپلان و استراتیژ و باوەڕێکی کوێرانە بوو لەنێو ئەم بەرداشە گیری خواردبوو ڕەنگە گەورەترین زەرەر و زیانەکانی ڕفراندۆم لەسەر ئاسی استراتیژی تەنیا ئەو کاریگەر و جێگەوتانەی نەبێت کە ئاماژەیان پێدرا بەڵکو ئەو پاشگەزبوونەوە گەورەیە بێت لەو خەونەی کە ئێستا زۆر بەڕوونی لە ئاستێکی شەرمهێندا هاستی پێدەکرێت ئێمە خۆمان ریفراندۆممان کرد هەموو زەرەر و زیانەکانیشمان قبول کرد هەرخۆشمان بەدەستی خۆمان بێ گرنگی و بێ ئەهمێتمان کرد بە باز و نرخێکی گران ئەو کارتەمان ڕاکێشا و پێدەچێت هەرخۆشمان لەبەرەوەی هیچ لە سیاست نازانین بەترسەوە فرێمان دابێتەوە ئێمە هەر خۆمان ریفراندۆممان کرد و هەرخۆشمان خیانەتی گەورەمان لەو ریفراندۆما کرد